کارکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەو سیناریوانەی کە ماوەی کە دەیبیسین لە ڕاگەیاندنەکان بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو برینەی کە لاشەی پەرلەمانیان کرد بە ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان ئەو شێوازی کاراکردنەوەی کە ئێستانە کە بەبێ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دەیانەوە پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە ئەو برینەیە قوڵتر دەکاتەوە ئەو کلێنەی کە دروست بووە لە نێوان لایەنە سیاسیەکان ئەتوانم بڵێم ئاڵۆستری دەکاتن وەزع سیاسیەکە خراپتر دەکاتن لەبەرەوەش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشداری هیچ سیناریویەک ناکات لەو سیناریویانەوە بە یاساییشی نازانێتن چونکە بە زەبری هێز ڕێ لە بەڕێز سەرۆکی پەرلەمان گراوە کە بە ئیشەکانی خۆی هەڵنەسێتن وەنێتن دەوام نەکاتن لە پەرلەمانی کوردستان بەڵام ئەمڕۆ کە کاراکردنەوەی پەرلەمان بخرێتە چوارچێوەی ئیتیفاقێکی سیاسی من بە خراپی دەزانم و بە پێچەوانەی ئەو یاسا بەرکارانەی دەزانم کە لە هەرێمی کوردستان کاریان پێ دەکرێتن لەبەرەوەش ئێمە وەکو فراکسیۆن چەند جاریش گوتومانەوە دووپاتیشی دەکەینەوە ئەو سیناریویانە بە یاسایی نازانین و قەناعەتم وایە وەزع سیاسیەکە خراپتر دەکەن و تەجروبەی سیاسی هەرێمی کوردستانیش ناشیرنتر دەکەن لە دەرەوەی هەرێم و بۆ ئەو هەنگاوە گەورەی کە دەست دراوەتێ بۆ دەوڵەتی کوردی کە ئیدعا دەکرێتن ئەگەر بەڕاستیان بێتن پێش هەموو شتێک پێویستە ئەو تەبایە سیاسی لە ناو هەرێمی کوردستاندا هەیە تەبایەکی سیاسی دروست بکرێتن نێوماڵی لایەنە سیاسیەکان ئاوەدان بکرێتەوە چاک بکرێتەوە و بە تایبەتیش پەرلەمانی کوردستان بەو دەستەی سەرۆکایەتێکی ئێستا هەیە کارا بکرێتەوە ئەو کاتەی هەنگاوی دیکە بە هاویشترێتن بەڵام بە غەیری ئەوەی وەزعەکە بەرەو ئاقارێکی تر دەبات.